گەرمایەکی بەتین سلێمانی و کوردستان بەگشتی گرتووەتەوە. هاتوومەتە مارکێتە دەمەوێت بزانم خواستە سەر چییە لەم گەرمایە. ساردی و شەربەت و دواندرمە و ساردەمەنەکان خواستی لەسەرا بە جۆرێک لەگەڵ بەرزی پلەی گەرمی بازاری ساردەمەنەکانیشی گەرم کردووە. لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمە بازاری چی لای ئەوەزای کردو؟ وڵی بە تایبەتی بازاری ساردەمەنی بۆنم لە چلوورەیە یا ڕەوێتەوە بیپسیە تمادە غازیەکان زۆرە خوورێتەوە. لە چاو ڕۆژانی ئاساییە جیاوازترەوانە؟ بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە تناڵم ڕۆژ کەوتووە تر ڕۆژی وایەتە بە ژۆری پلەی گەرمە سمۆنمە بە تایبەتی خەڵک نا لە ئێستانە چلوورە بخواتەوە ئیسا لە هاوینایە گەرمە مەفروزە شتە ساردەمەنەکان بخۆ. ئاسۆ کەمالی بەڕێوەبەری کەشناسی دەڵێت پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوەکە بەرزترین پلەی گەرمای ئەم هاوینە 43 پلەی سیلیزی بۆ وتیشی سەرەتای هەفتە پلەکانی گەرما زیاتر بەرز دەبنەوە. لە سەرەتای هەفتەی داهاتووە پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە ئەکات و بە شێوەیەکی بەرچاو زیاتر ناوچە گەرمیانەکان کە ئەگەری هەیە لە سەر و 50 پلەی سەدیوانێت تۆماری بکات و پارێزگای سلێمانی لە 45 پلە تۆمار بکات و پارێزگای هەولێر و هەڵەبجەی شەهید لە 47 پلەی سەدیدا و پارێزگای دوهۆک لە 45 پلە و پارێزگای کەرکووکیش لە 50 پلەدا. کوردستان جوگرافیەکەی وا هەڵکەوتووە هەموو وەرزەکانی پلەی گەرمای پێوانەی تۆمار دەکات. زستانێکی سارد و پاییزێکی وشک و هاوینێکی گەرم ئەمەیە سروشتی کوردستان. تەندروستیش دەڵێت بۆ ئەم گەرمە بەتینە خۆپارێزیە لە بەرکەوتن بە تیشکی خۆر و خواردن و خواردنەوەی شلەمەنەکان باشترین بەرگریە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.